ڕەوشی پەرلەمانی کوردستان لە ئێستادا تا ئەم لەحظەیە خراپترین وەزعی بچووکترین فەرمانگای ئەم جیهانەیە. یعنی چۆن؟ جەنابەت باست کرد، من پەرلەمانتاری سەر بە خۆم نەفەرمانم لە حیزب و سەرۆک حیزب و سەرۆک فراکسیۆن و ئەجەنداوە بۆیێت نە بە ویژدانی کەسێکی حیزبی ئیژەکەم. من ناڵم پەرلەمان هەمووی وابێت، بەڵام ئەڵێم هیچ نەبێت ڕۆژێک بێت میلەتی کورد دەنگ بات بە کاندیدی سربەخۆی وڵاتەکەی. بۆچی ئەمە ئەڵێم؟ نیو بە نیویش بێ هەر مشکلە نییە. بۆچیە؟ لەبەر ئەوەی کە ئەگەر هاتوو حیزب هێندە خراپ بوو ڕکێفی کەوت بەسەر پەرلەمان و پەرلەمانتارەکانە بەلایانی کەمەوە لەو 50% کە خەڵک دەنگی پیاوە بەبێ حیزب بێت ئاراستەیەکی تر بگرن. بە هیچ شێوازێ من لە دۆخی پەرلەمان ڕازی نیم. کێ بەرپرسە لەوەی کە پەرلەمان بەو شێوەی لێ هاتووە، بەو شێوەی کە کەم لە پەرلەمانتارەکان لێی ڕازی؟ حیزبەت باڵا دەستەکان هەندێک حیزبی بچکۆلەش کە وەکو وتم ئێستا کاکە ئەم پەرلەمانی لە پشتی منەوە ئەو پەرلەمانتارانی کە ئەیبینی هێنەژورەوە هەمووی قوربانی دەستی حیزبن کە ئەیانەوێت 4 ساڵیان 2 ساڵیان 3 ساڵی داهاتوو کورسی زیاتر بێنن بەدەر لەمان. بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمان تا چەندەوان بەرپرسن لە دۆخی ئێستای پەرلەمان؟ من پێم وایە ئێستا درکیان کردووە کە ئەوەنە گوێڕایەڵی حیزب بن خۆیان زەرەرەکەن. ئەبێ ئەم پەرلەمانە مەرجەعی باڵادەستی هەموو شتێ بێ، بەڵام بڕوان پێ بکە. فەرمانگەیەکی وەزارەتێکی ئاوەدانی یان زراعە زۆر لە ئێمە زیاتری دەسەڵاتە. واز لەوە بێنین کە 4 ساڵی تر هەڵبژاردنەوە ئەمان چاوەڕێ دەستی خەڵکن ئیش بکەن. ئەمانە هیچ بیانوێک نییە بڵێ کۆڕۆنایە و خمارەی داوەیەتە دەرەوە نییە، ناخوادەمە خەڵک کۆرۆنا نازانێ، خەڵک ئەزانێ دەنگی یاوە بە تۆ لە ڕێیاسای بۆ دەرکەی. ئێستا کورد و کرمانچی یەکێتی و پارتی کۆبنەوە دنیا شامی شەریفە، کۆ نابنەوە کادیرەکانیان جنێو بە هەموو مقدساتی یەکتری ئێن، کەواتە ئێمە کەوتوینەتە ژێر ڕکێفی کاردانەوەی سەرۆکی پارتی و سەرۆکی یەکێتی کاڵم سەرۆک سەرکردایەتەکانیان. ئەگەر ئەوان باش بوون ئەوە تا ئەیبینی چەند خۆشە ئێرە دوێنە ژەوبینی ئێرە ئەو شەڕی جیهانی دووەمی تیا کراوە.